السلام عليكم ورحمة الله وبركاته. وصلنا لقطابيان خوشويست قطابيان عزيز من مامۆستا وەشەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیە پۆلی 11. قوتابیانی خۆشەویست، دەستی ڕابردوو باسی بەرئەنجامی هێزەکانمان کرد. گوتمان بەرئەنجامی هێز دەکات چی دەکاتە کۆی هەموو ئەو هێزانی کە کار لە تەنێک دەکات کە تاکە هێزێکە دەکاتە کۆی کاریگەری هەموو بەرئەنجامی هەموو هێزەکان. دوایە باسی ئەومان کرد گوتمان بەرئەنجامی هێزەکان چۆن دۆزینەوە، چوار تێبینیمان هەبوو، بەپێی تێبینیەکان توانیمان پرسیارەکانی پێ شیکارکەین. ئەو دوایش باسی باری هاوسەنگیمان کرد. باری هاوسەنگی گوتمان زۆ گرینگە، مامۆستا بۆ دێنێت و دڵنیا بە جا نەڵی مامۆستا پێی نەگوتوم. لێرە باری هاوسەنگی قوربانی گیان دەکاتە چی؟ دەکاتە بەرئەنجامی هێزەکان لێرە چ بێت؟ سفر بێ. کە بەرئەنجامی هێزی سفر بێ واتە چی؟ واتە خێراییەکەمان نەگۆڕ بێ، واتە تاودانەکەشمان سفر بێ و بەرئەنجامی هێزەکەشمان بکاتە چی؟ بکاتە سفر. باشە بابە؟ مامۆستا بەرئەنجامی هێزی کوێ بکاتە سفر؟ بەرئەنجامی ئەو هێزانی سەر تەوەری ئێکس، یان ئەو بەرئەنجامی هێزانی سەر تەوەری چی؟ سەر تەوەری وای. بکاتە سفر، ئەوە دەڵێن تەنەکە لە باری هاوسەنگیدا. و ئەگەر نەکاتە سفر، ئەو تەنەکە لە باری هاوسەنگیدا نابێت. جا ئەلێرەدا ئەمە قوتابیانی خۆشەویست دێنە سەر چی؟ پێداچوونەوەی 2 بۆ 3. لێرە کۆمەڵە پرسیارمان هەن ئینشەڵڵا پێگۆشی کاریان دەکەین. پرسیاری یەکەم دەڵێ چی؟ دەڵێ ئۆتۆمبیلێک بە ئاراستەی خۆرئاوە بە خێراییەکی نەگۆڕ بڕوات. بە خێراییەکی نەگۆڕ. جا گوێ بگرە بابە. لێرە بۆ دەنووسم بۆی بزانیەوە. گوتمان بەرئەنجام ئەگەر ڤی نەگۆڕ بوو ئەوە تاودان دەبێتە چی؟ سەفر. و ئەوەشیان بەرئەنجامی هێزەکان دەکات چی؟ دەکاتە سەفر. بابە تەواوە؟ زۆر باش. پشت بەو قسەیە دەبەستین بۆ هەموو پرسیارەکان. گوێ بگرە. دەڵێن ئەگەر ئۆتۆمبیلێک بە ئاراستەی خۆرئاوە بە خێراییەکی نەگۆڕ، کە دەڵێ خێراییەکی نەگۆڕ واتە هەم بڕی نەگۆڕە، باشە، هەم ئاراستەی نەگۆڕە. جا کاکە دەبێ وریاوی. باشە؟ بڕەکەشی چەندە؟ بۆ خۆی پێ دەڵە بڕی ئەو خێرایی کە هەیەی چەندە؟ 20 مەتر بەسەر سێکەندە. ئایا بەرئەنجامی هێزەرەکیەکە چەندە؟ دەڵێن چیە؟ ڕێک ڕاستەخۆ دەڵێن چیە؟ دەکاتە سەفر. بۆ چونکە ئەم پێم گوتم ئەگەر هاتوو خێراییەکەم نەگۆڕ بوو، ڕێک بەرئەنجامەکەم دەکات چی؟ دەکاتە سەفر. هەر ئەوەندەیە، هیچ کەی تێدا نییە. بابە پرسیاری دووەم دەڵ ئۆتۆمبیلێک لەژێی کاریگەری هێزێکدا کە بڕەکەی 3674 نیوتن بەرەو کوێ ڕۆشتووە؟ بەرەو خوارەوەی لێژیەک. ئەو هێزە چەندە کە پێویستە وەستێنەرەکان بیخاتە سەری بۆ ئەوەی وان لە ئۆتۆمبیلەکە بکات بخرێتە بە خێراییەکی نەگۆڕ بیجۆڵێت. تا شاکە بابە. دیقەت لە یەک شتی بدە. ئەو هێزەمان هەیە، ئەوە هێزی کاریگەرە، بە چییە؟ بە موجەبەوە نیە؟ لێرە لەبارەی و باسی وەستێنەرەکان دەکات. وەستێنەر دایمەن ئاراستەکەی عەکسی چێیە؟ ئاراستەی هێزی کاریگەرەکەیە. جا بۆیە ئەگە لێرە و موجب 3674 نیوتن بێ، ئاراستەی پێچەوانەکەی دەکاتە چی؟ دەکاتە سالب 3674 نیوتن. باشە، ئەو وەڵامەکەیەتی. وەڵامێکی زۆر سادە و بەسیط. پرسیاری سێیەم بابەجان، پرسیاری سێیەم ئەوەیان ئەو پرسیارە دەڵێتی دەڵێ ئەو هەستەوەرەی کە لەشی بووکەڵی تاقیکردنەوەکان دانراوە بەرئەنجام ئەو هێز دەرەچەی کاریگەران تۆمار دەکات کە لە کاتی کردداری بەریەکەوتنەکاندا کار لە بووکەڵەکە دەکەن. ئەگەر بووکەڵەکە بە هێزی 130 نیوتن بەرەو پێشەوە، بابەجان کە دەڵێن بەرەو پێشەوە مەبەستمان ئەوە چێە؟ یعنی لەسەر تەوەری چێە؟ لەسەر تەوەری ئەکسە. کاری تێبکرێت، مەبەستمان ئێرە FX-ەکەیە. باشە؟ و بەرکەوتنەکە ڕوو بدات لە هەمان کاتشدا بە هێزێکی 4500 نیوتن لە لاتەنیشتی کاری تێبکرێت. تا شاکە بابە. لێرەکانە مۆزوعەکەی دەگۆڕێ کە دەڵێ لاتەنیشت قوتابیان ببورن، کە دەڵێ لاتەنیشت مەبەستمان کاکە لێرە کاتێک دەڵێ لە هەمان کاتشدا بە هێزێک کە بڕەکەی 4500 نیوتن لە لاتەنیشتەکەی کاری تێدەکات، کە دەڵێ لاتەنیشتەکەی کاری تێدەکات، مەبەستمان لێرە چێیە؟ ئەوە مەبەستمان FX-ە، لاتەنیشت X. لاتەنیشتەکان X پێش خۆت Y بەرەو پێشەوە چێیە؟ FY-ە. ئاگدار بە. ئایا ئەو هێزە
هەستەوەرانەی کە تۆمار دەکرێت تۆمار دەکاتەنە هێزی بەرئەنجامی دەوێت هێزی بەرئەنجام تاشاکە بە مادەم پێکردنەری وای و ئێکس دەکاتە یاسای چی بەکاردێنم یاسای فیساگۆرس بەکاردێنم بەڵام بە تێبینەکەت بۆ دووبارەکەینەوە بابەجیان وای بەمانای چ دێ و ئێکس بەمانای چ دێ لە پرسیاری حسابیەکە باشە کاکە گوتما وای بەمانای سەرەوە وای موجب بەمانای سەرەوە دێ یان بەمانای چی کەش دێ سەرەوە یان پێش خۆت باشە پێش خۆت یان چیکە کاکەجان سەرەوە یان پچی پێش خۆت یانش بەمانای چی لە ئاڕاستەی جەمسەرەکان وەرگن دەڵێن بەڕاستی با چیش دێ باکوورج دێ ئەوە وای موجب ئەدی وای سالب بەمانای چ دێ وای سالب بەمانای خوارەوە دێ ئەوەی بنووسە کاکە باشە لە ئیمتیحان ئیشت پێ دەبێت بەرەو خوارەوە یان دوای پشت خۆت باشە یانش بەمانای چ دێ یان بەمانای باشووریش دێ ئەگەر ئەوانە باس کرد بەمانای وای سالب دێ ئەگەر ئەوانە باس کرد بەمانای چ دێ وای موجب دێ باشە و ئێکسیش بەمانای چ دێ بەمانای خۆرهەڵات باشە بەمانای چ دێ خۆرهەڵات یان لای ڕاست ئێکسی موجبە بەستم لای ڕاست یانش بەمانای چ دێ تەنیشت باشە بەلای تەنیشت ئەو هەر بەمانای چ دێ بەمانای ئێکسی موجب دێ ئێکسی سالبیش ئەوانە هەموو بەمانای چ دێن بەمانای ئێکسی موجب دێن ئێکسی سالبیش ئێکسی سالب بەمانای چ دێ خۆر ئاوا باشە یان بەمانای چەپ دێ لای چەپ باشە ئەوانە بەمانای چ دێ ئێکسی سالب جا ئەمە لێرەکانە دەڵێ لەبەر ئەوەی دەڵێ بەرەو پێشەوە کەواتە دەڵێن چییە یعنی ئێف وایە بەس لێرەکان دەڵێ لەبەرەوەی لاتەنیشتە یعنی چییە ئێف ئێکسە ئینجا وەرە ئەوانە ئەستونن ئەمە گوتمان لە تێبینیەکان ماگە دوو هێز دوو پێکەنەرمانە بوو ئێکس و وای ستوم لەسەر یەک یاسای چ بەکاردێن یاسای فیساگۆرس یاسای فیساگۆرس چییە ئەو یاسای فیساگۆرسە بابە فێف بەرەنجام دەکاتە ئێف ئێکسی تواندوو کۆچی ئێف وای تواندوو ئێف ئێکسەکە 4500 تواندوو کۆ ئێف وایەکەش 130 تواندووی کە لە من ڕەگ دەکات چەند دەکات 4502 نیوتن بەڵام وەکو ئاڕستەکە گەبی دۆزن دەڵێن تانی ئینڤەرس دەکاتە چی دەکاتە ئێف وای بەسەر ئێف ئێکس ئێف وایەکەمان 130 نیوتنە و ئێف ئێکسەکەشمان 4500 دابەشیان دەکەین دەکاتە 1.655 بەڵام ئاگادار بە تانی ئینڤێرس وەردەی پاشی کە دابەشت کرد تانی ئینڤێرس وەرگرە باشە بابە وەکەوانەکەشت لەبیر نەچێ دەڵێن بە گۆشەی چەندە دەچێت 1.655 لەگەڵ لا تەنیشتەکانی ئەو بەنسبەت پرسیاری چەندەم بابە پرسیاری سێم پرسیاری چوارەم قوتابیان دەڵێ ئەو هێزە چەندە کە پێویستە قاشی سەلامەتی خۆبەستنەوە بیخاتە سەر بووکەڵەکەی لە پرسیاری سێدا بۆ ئەوەی لەسەر کورسەکەی جێگیر بێت باشە جێگیری بکات مەسەڵەن بووکەڵەکە ئەمە مەبەستمانەوەی ها سارەمان شەریکە کە سارەی دروستەکە لە ناوی دادەنێ بووکەڵێکی دادێنێ و تاقیرنەوەیەکی پێدەکات جا پشتێنی سەلامەتیەکە دەڵێ ئەو هێزە چەندە کە پێویستە قاشی سەلامەتیەکە خۆبەستنەوەکەی بیخاتە سەر بووکەڵەکە لە پرسیاری سێدا یعنی ئەو هێزێک کە قاشەکە بیخاتە سەر بووکەڵەکە دەڵێ هەمان بڕەکەی هێزی بەرئەنجامی هەیە لە پرسیاری سێ بەڵام بە ئاڕاستەی چۆن بە ئاڕاستەی پێچەوانە هێزی بەرئەنجامە لێرە چەندمان بۆ دەرچوو بابە 4500 نیوتن بەڵام لێرە ئاڕاستەی پێچەوانە دەبێتە سالب دەبێت دەبێتە سالب پرسیاری پێنجەم و ئاخیری دەڵێ ئایا دەشێت تەم بکرێتە باری هاوسەنگیەوە کاتێک تەنها تاکە هێزێک کاری تێکرد بێت دەڵێن نەخێر بۆ دەڵێن لەبەر ئەوەی مامۆستا بەرئەنجامی هێز کاتێک دەبێتە سەفەر ئەوجا پێ دەڵێن باری چی هاوسەنگی ناکرێ هێزێک یەکسامی بە سەفەر ئەوە پێ بڵێن باری هاوسەنگی بەڵکو ئەو دەڵێن باری هاوسەنگی نییە باشە لە باری هاوسەنگیدا نابێت بەڵام ئەگە بەرەنجام هێزەکان کردێ سەفەر بەڵێن ئەوە لە باری هاوسەنگیدایە قوتابیانی خۆشەویست لێرە کۆتایی بە وانەکەمان دێنین تاکو وانەی داهاتوو لە کردی تازە بێکترتان بێک شادەبین و ئینشاءالله خواتان لەگەڵ بێت